سلاوتان لەبێت بەڕێزان منداڵیم لە بەرنامێکی تری بیرۆریە هاتمەوە خزمەتی ئێوەی خۆشەویست ئەمڕۆمە لە سلێمانین شێخ جعفەر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێم میوانی بەرنامی بیرۆریە باس لە ئەزمون و بیرۆریەکانی ژیانی خۆیمان بۆکات ئەچینە ماڵەکەی شێخ جعفەر و پێکەوە گفتوگۆی لەگەڵەکەین و ئێوە جارێکتر سلاوتان لەبێت هەرۆکو لە پێشەکەیکەش ئاماژەم پێدا ئەمڕۆ شێخ جعفەر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێمی کوردستان میوانی بەرنامەکەمە. کاک شێخ زۆر سپاس بووی کەەوە ئەمڕۆ میوانی بەرنامەکەمانی هەر بە سلااوەکەشم بە پرسیارێک دەست پێ بکەم هەمیشە ئەڵێیت پێم خۆش نییە لە چاوپێکەوتنەکانە باستیەوە بکەن کە من جێگری سەرۆکی هەرێم یان شتێک هەمیشە بە پێشمەرگە بمناسێنن. زۆر بەخێر بێن بەحقەت من پێم وایە هیچ عینوانێک لە عینوانی پێشمەرگە نەپیرۆسترە نەگەورەترە لەبەرەوە بەحقەت هەرچ عینوانێکی تریش بگریت کە هەد بێ ئەبێ لە خزمەتی پێشمەرگە هەبێ لەبەرەوە بەحقەت هەمیشە پێم خۆشە بە پێشمەرگە ناوم بێنن نەکو بۆ عینوانە گەورانە. باشە ئەگەر کەمێک باسی بیرۆریەکانی جەنابێت بکەین شێخ جعفەر شێخ مستەفا کێیە لەکوێ لەدایک بووە؟ بەحقەت ئێمە دێکە لە ناوچەی قەرەداغ کە ئێستا بە ناوی ئاوایی شێخ مستەفاوەیە هەر دێکە هی باوکم بووە لەوێ لەدایک بووین و لەوێش گەورە بووین لەوێش خوێندنی سەرەتاییمان تەواو کردووە چونکە گوندەکەی ئێمە لە ساڵی 1950ەوە مەکتەبی تیاکراوەتەوە بە جوهدی باوکم کە کاتی خۆی لە عێراق کە مەلیکی عێراق داوەتی هەندێ بنەماڵە و سەرۆکتیرە و سەرگەشتی کردووە لەوێ باوکم داوای ئەوەی کردووە کە مەکتەبێکی بۆ بکەنەوە لەبەرەوە لەسەر ئەرکی خۆی دروستکردنی خان و بۆ قوتابخانەکە بۆ مامۆستا هەمووی گرتووە ئەستۆی خۆی لەو کاتەوە مەکتەب کراوەتەوە ئێمە لەو مەکتەبە سەرەتای دەستپێکردنی خوێندنمان بوو. هەرچەندە من لە نفوسا دەفتەر نفوسا بە موالیدی 1950 دانراوم بەڵام ئەکسەر من خۆم لە پاییزی 1940 لەدایک بوو ینی مانگی 1992 ئەوانە لەوێ وەکو هەموو مناڵێکی تری لادێی بە حەقەت لەگەڵ مناڵانی گوندەکە یاریمان کردووە گەورە بووین پێکەوە بووین ئەوەندەی کە لەبیرم بێ لە هاوینانە بە مەلەکردنەوە زۆر مەشغوڵ بوون چونکە چەمێکەیە لە بەردەمانە پێڵەن چەمی دێوانە ڕۆژی وها بۆ 3 ساعت 4 ساعت لەو چەما مەلەمان کردووە و فێری مەلە بووم جگە لەوە ئەو زەمانە نەتۆپە بۆ نەشیچە بووە ڕۆژانی تریش لە ئەرزی تەختا ساحەمان دروستە کرد و بەردماندا ناوەکو بۆ گۆڵەکان دوو بەرد لەم سەر و لەو سەر یا لە پەڕۆیە لە شتێکی ترکە تۆپمان دروستەکە هەتا وردەوردە دوای لێ هات تۆپی لاستیکۆوانە پیا بوو یەکێ لەو شتەنینانی کە بە نیسبەتی ئێوە ناخۆش بوو کە تۆپمان پیا کرد تۆپی لاستیکۆمانە ئەو ساباران و ڕوتوبەتوانە زۆر بوو دەرکێکە بوو پیانە و درکەکەڵەوی درکەکە ئەو شێرە یانێ و تیرە بە نەعشکە کە یاریشتە کرد زۆریش بوو درکەکە کە درکێکی پێ چوو بە ئاسانی کونیە کرد و پەنچەرە بوو بۆشمانچانێک تا مەکتەب کراوە دوایی یاری شەبەکە و تۆپی کە تۆپ لە تەربیەوە هات بۆ مەکتەبەکان بەوانە یاریمان نەکرد و خوێندنی ناوەندیشم لە سلێمانی تەواو کردووە تا 5 ئەعدادیم خوێندووە فەرعی عیلمی دوای ئەوەی بەهۆی ئەو ظروف و زەمانەوە کە دروست بوو کاکم و ئەوان هەموو چوون بوون بە پێشمەرگەوەی بەشبەڵێکی ناخۆشمان بوو من لە ساڵی 1969 پەیوەندیم کردووە بە هێزی پێشمەرگەوە لە شۆرشی هەر لە ئاوای شێخ مستەفا بۆ خوێندنە چوونە سلێمانی قورس نەبووەمە ئەو وەختە مەکتەبی ناوەندی وانە بەس لە سلێمانی هەبوو هەر سەرەتایی هەبوو لە ئەو هاتوچۆیە چۆن بوو؟ ئێمە لێرە ماڵی کاکم لێرە بوو ئەو کاتە کاکەم کاکە حەسەنم بڵین لە هەمومان گەورەتر بوو لێرە مامۆستا بوو ماڵی هەبوو لێرانە هەرچەندە من خۆم لە دارە تەلەبە وەرگیرا بووم وەختە داخلی هەبوو بۆ ئەوانی کە لە ناوەندی بوون داخلەکە مابوو بە شوێنەکەی خۆم مابوو بە کەسێکی فەقیری لای خۆمان کە هیری نەبوو من هەر لە ماڵی کاکم
ئەمامە و ئەم خوێند. کاری کوچکاڵیت کرد و شوانیت کردووە مەساڵی چەند تەمەن چەندێک بوو کات؟ بەحقەت ئێمە هەموو ئیشێکمان کردووە لە لادێ ینی اعتمادی ئێمە لەسەر خۆمان بۆ باوکم اعتمادی لەسەر خۆی بۆ زیاتر ئەوە ینی بەڵام مەسەرن ساڵانە ئەوە هیچ بڵێن گەنم و جۆ و ئەم شتانە ئەکرا ئەوانە اعتیادی بە خەڵکە بە تەمەنەکان ئەکرا یا درە و یا ئەو شتانە ئەکرا بەڵام ئەوەی هەبێت کە ئێمە مەسەلای بامێ بوو تەماتە بوو ئەم شتانی کە بۆ هینە بێکە کە ئەمان کرد مەسەرەن باوکم زیاتر خۆی خەریکی بوو زۆربەی کاتەکان بەیانیانیش بۆ ئاودانی ئەو زەرعاتان وشتانە ئێمە هەڵاستان کە بچین ئاوی بدەین چونکەوانە پێویستێک کرد پێش خۆرکەوتن ئاو بدرێ ئێمە هەموو شێکمان کردووە ینی تقریبا نتوان بڵێم جاران ئەگەر شوان نەبووە لە لادێن نۆرە ڕان هەبوو نۆرە ڕان و نۆرە گال و ئەوانە یعنی کە هاتە سەر ئێمەش نۆرەمان بواە چەند ڕۆژمان بەکەوتە ئێمە خۆمان نەچوین بۆ لای حیوان لەبەرەوە شوانیشمان کردووە جێگای شانازیە بە حقەت یانی ئەوە این بکەی هەر شتێک ئیشێکی لادێکە هاتبێتە پێشەوە بە حقەت ئێمە کردومانە کە مەسەرەن بڵین سەربانجێڕان کە وەختە سەربانەکان قوربوون مەسەرەن کە بارانە باری دڵۆپە بوو یاشتی وە بەفرە باریکە ئەو کاتەی تر لە توانامانە بوو بەفر ماڵین ئیتر جگە لەوەی هەموو ئیشانەمانە کرد. ئەمە سلمێنەری ئەوەیە ئەڵەن کە جەنابی شێخ مستەفای باوکتی چ کاتێک جای نەکردوونەتەوە لە مناڵی تر لە سەرەتایی کە ئەو خوێندنگەی دروست کراوە هەر لەوێ خوێندوتانە میوان هاتووە چۆنی ڕێزی بگرن چۆن سادە بن بەرامبەری هیچ کاتێ ئێمە یەکێک لەو شتانی کە ئێستش شانازی پێوە بکەین ئێستش خۆمان بە ڕەفیقی منداڵی ئەو جوتیارانە زانین کە کاتی خۆی بەیەکەوە لەوێ بووین و لەوێ خوێندومانە یاریمان کردووە ئیشمان کردووە کارمان کردووە هەرچیمان کردوێ بە یەکەوە بووین یعنی هیچ فەرق و جیاوازیەک نەبووە لە بینی ئێمە منداڵی یەکێکی ترە بە حقەت کات بردنە سەر زیاتر مەسەرەن بڵێن یاریمانە کرد یاریکردن مەسەرەن کێ لە بەردینە هەبوو گورزی بنمێخە بوو ئەمانە کە بە ڕۆژەکرا مەسەرەن مەجموعە دانیشتن کڵاو پشتەکەیان ئەوەیانە کرد بە شەو چاوشارکێ بوو مەسەرەن کڵاوێن بوو یعنی ئەو یاریانی کە لە لادیا ئاکرد چاوشارکێ بوو ئەمانەمان هەموو لە لادیا لەگەڵ مناڵی دیا ئیتر جاری وە تانیوە شەو ئەو یاریانەمانە کرد. کاک شێخ حەز بە خوێندن هەبوو؟ زۆر حەزم بە خوێندن هەبوو زۆر لەبەرەوە هەر لە بدایەتەوە کە تەمەنمان گەیوەتە عینی خوێندن یەکسەر ئێمە چوینەتە مەکتەب هەر هەموومان. خوێندن تەواو کردووە؟ من تا پێنجی عەدادی وەگوتم لە وەختە یەکەم ساڵ بوو کە بێ بە شەشی عەدادی دروست ببێ من تا پێنجم خوێن لە پێنج هاتم بووم بە پێشمەرگە لەبەرەوەی هەم باوکم و ئەوان منتقی قەراخیان بەجێ هێڵا بوو چوو بوونە منتقی تەوێڵەوە هەم کاکەم و ئەوان بوون بە پێشمەرگە ئیتروەت ئێمەش خراپ بوو لە شارە لەبەرەوە مش بۆ هەمان شێوە چوین پەیوەندیمان کرد قورس نەبوو واز لە خوێندن هێناو چووی بۆ شاخوی بە پێشمەرگە؟ وازهێنان لە خوێندنەکە زۆر ناخۆش بوو بەڵام بوونیش بە پێشمەرگە زۆر خۆش بوو چونکە پێشمەرگە ئەو زمانە کە تۆ ئەدبینی دێهاتەکان قەسفەکرا ئەسووتێنران یعنی هەستێکە تیا دروست بوو کە چۆن بتانی دیفاع بکەی لە میلەتەکەی کەوا دوژمن چیت پێکە و کاتە بە تایبەتیش لە گەنجێتیە ئینسان ئەو شعورە پێیاکا کە زوڵمی لێکرێ و تعدای لێکرێ و دەسەڵاتی نەبێ چیەکە چونکە ئێمە خەڵکی لادێ زۆر زوڵمی لێکراوە نانی لەو زروفانە کە منعتە جەولدا ئەنرایە منعی هاتوچۆ ئەکرا خەڵکی لادێ نەیەتوانی بێت لە سلێمانیوە شتێکی خواردن بەرێ بۆ خۆی لەو سەیتەرانە ئەنواع ئیهانیان پێکرد ئەنواع سوکایەتیان پێکرد هەرچ مادەیەکی خواردنی پێ وایە شەکر وایە چا وایە ڕۆن وایە ئەیان ڕشت لەبەرەوە زیاتر خەڵکی ئەعتیمادی لەسەر ئەوە بوو بە وڵاخە چوون لە ئێران و شتیان هەیە ناو لە دیهاتەکان ئەیان فرۆشت و خەڵکی کردی لەبەرەوە زوڵم و زۆرەکەی دوژمن ئەوەندە زۆر بوو لەسەر میلەتەکەمان هەموو ڕۆژ بە ڕۆژ هەستی نەتەوایەتەکە بە قووەتە بوو لەبەرەوە پێشمەرگایەتەکە لە هەموو شتێک گرنگتر بوو کە ئازاد بیت و خاوەنی مەسەلەیەکشی.
1950 لەدایک بوویتە لە 1969 بوویت بە پێشمەرگەکەەوە تا 19 ساڵ لە 90 ساڵ بووم بە پێشمەرگە. کەمێک باسی پێشمەرگایەتیمان بۆ بکە چۆن بۆ چویتە شاخ چویتە کوێ سەرەتا. ئێمە کە بووین بە پێشمەرگە ئەو وەختە کە من هاتمە دەرەوە لەگەڵ کاکەم و دلێری برام و ئەوانە چوینە منطقەی سەرکردایەتی لەوێ چوینە لای جەنابی بەرزانیش چوینە لای مەکتەبی سیاسی دوایی گەڕاینەوە کاتە عەریف حەمید بەڕەحمەت بە یەکێک بوو لە فەرماندە بەتالیۆنەکانی منطقەی قەرەداغ هێزەکانی پێشمەرگەش لە منطقەی قەراق انسحابیان کردبوو لە سەرگەڵوو بوو مەقەڕەکەیان ئێمە شاتینە ئەوانە لە زستانێکی زۆر سەختیش بوو لە سەرگەڵوو بووین. ئیتر بەو شێوە ماینەوە تاکو دوایی مفاوەزات دەستی پێکرد کە مفاوەزات دەستی پێکرد حرەسی حدود دروست بوو ئەو کاتە من نەبووین بە حرەسی حدود بەڵام ئەو هێزێکە بوو لە دەرەوەی حرەسی حدود من ئەو کاتە چوومە بەتالوێنێک لە منطقەی گەرمیان بوو مەقەرمان لە بەکربایە بوو گوندی بەکربایە بوو هەتا وەختێک شەڕ بووە ئەو وەختە نەقڵی بەتالوێنی یەک بوومە لە قەرەداغ لە یەکێ لە شەڕەکانە لە بدایەتی شەڕەکان لە دێی بانی خێڵان لەوێ بریندار بووم زۆر بە خەستی لەوێ بریندار بووم هاتم لە قەرەداغ عیلاجم کرد. ئیتر پێشمەرگە بووین هەتاکو ئەو کاتەی کە بڵێن ئیتر شکستی شۆڕش بوو لە ساڵی 1975 ئەو کاتێش خەڵکەکە کە ئەچوون بەرەو ئێران لەو تەستی منەوە بۆ ئێران خەڵکێکە چوە ئێران و خەڵکێکە گەڕاوە بۆ ئێرە بە حەقەت ئێمە بیرمان کردو کە ئێران تووشی ئەم شکستەی کردوین بە چه حەقێک ئەمە پەنای بۆ بەرین یا ئەبێ چه خێرێکی تیاوێ لەبەرەوە ئێمە بە حەقەت هاتینەوە بۆ قەرەداغ چەکەکانمان شاردو خۆمان هاتینەوە بۆ سلێمانیانی خۆمان تەسلیم کردو هاتینەوە لێرە دانیشتین هەتا بێ ئیش و بێکار بووین. من لەو کاتانە پێش ئەوەی کە بەڵام شکست بێ من پەیوەندیم کردبوو بە کۆمەڵی ڕەشدەرانی کوردستان لە ڕێگەی بەڕەحمەت بێ شەهیدی ئازادی مەلا هەبوو شەهید بوو لە ناو شاری سلێمانی لە ڕێگەی ئەوە بەڵام بەهۆی ئەو ڕووداوانەوە پەیوەندەکانمان بچڕا بوو کە هاتمە سلێمانی جارێکی تر پەیوەندیان پێوە کردبوو پەیوەندیمان دروست کرد بەڵام لەو فترانە لە ساڵی 1970 دەورەیە کراوە پیانەوە دەورەی مرشید غابات یعنی عنوانەکەی مرشید غابات مەعهەد بوو چونکە 11 مانگ بوو بە بەردەوامی دەوام لە هەولێر بوو وەرگیرام چوون لێ ئەو 11 مانگە لەوێ خوێندم دوای بە عنوانی مرشید غابات تەعین بووم لە فەرعی منطقەی زراعی قەراق بەڵام لەوێ کۆمەڵی مەوظەفی زۆر باشی لێ بوو کوڕی باش بوون بەس ڕئیسی قسمەکەمان کوڕێکی هەتا بری کوڕێکی باش بوو بەڵام دوایی نەقڵ بوو کوڕێکی تر هات بەعسی بوو بەڵام بەعسیەکی ئەهۆن بوو ئێمەیە پاراز لە شتەکان لە قەراقیش لەوێ سەرەتای مەفرەزە سەرەتایەکان بوو گرتینیان لەو 5-6 لەو مۆزەفانە ئەمن گرتینیان زۆریان لێداین تقریبا 2 ڕۆژ سجنیان کردین بەڵام ئەوەتە وەزعەکە وا بوو یان و بە خەڵک نەڕوا التیحاقیان پێوکە بەڕایان کردین ئەینا ئەو کاتەیش گرتینیان لە قەراق ینی دوایش کە پەیوەندیم کردەوە بە کۆمەڵی ڕەنجدەران لێرە داوایان لێ کردم ئەو کاتە هێشتا مەفرەزەی سەرەتایی لە قەراق دروست نەبوو بوو هەر لە ڕێگەی بەڕەحمەت بێ ئازادی مەلاوە هاتە لاموتی ئێمە مانوێ مەفرەزەی سەرەتایی لە قەراق دروستکەین پێشمەرگە بەڵام تۆ کەسێکی لەوانە هەم خۆ خەڵکی منطقەکەیت و عائیلەکەتان عائیلەیەکی ناسراوە ئەتوانی لە منطقەکە بژی هەم شارەزای منطقەکەی هەم شارەزای پێشمەرگایەتی بدایەت قەرار وا بوو کە من بچمە دەرەوە بەڵام دوایی نازانم چی هاتە پێشەوە کە من نەڕۆیشتمەوە کاتە مەفرەزێکی سەرەتایی لەوێ دروست بوو شەهید گۆران و ئەو برادەرانە لە تا ساڵی 79 لە 79 جارێکی ترە بە 79 گرتبووم جارەتر قاقەبزم بۆ دەرچوو ئەوش دوور و درێژەکە هاتم بۆ گرتن و دەرباز بووم بۆ نەوەڕۆیشت.
کاک شەخ لە ماڵەکەتا کۆمەڵی کوێنە هەیە پێم خۆشە لەسەر وێنانەش کەمە قسەمان بۆ بکەی ڕووداوەکانی چی بووە وێنانەتان بۆچی گرتووە لەم وێنەی سەرۆک مام جەلال و دەست پێ بکەین هەر با پرسیارەش بکەم یەکەم جارکەی بوو سەرۆک مام جەلالت بینی سەرۆک مام جەلال من لە منطقەی نوۆکان بینی ئەو کاتە من ئامرکرد بووم لە قەرەداغ تازە بووم بە ئامرکرد 79 ئەو کاتەوە کاک مەلا بەختیار لە سەرکردایەتی و هاتبووە خوارەوە بۆ قەراغ ئەو کاتە زروفێکی سەخت بوو بەڕاستی لەو کاتا بوو ئەو هاتە ئێوانە کە گەڕاوە بۆ سەرکردایەتی دار و داوایان کردبوو کە هێزیە لەگەڵ خۆی بەرێ من یەکێک بووم لەو هێزانە ینی فەرماندەی کردبووم هێزێکمان برد و لەگەڵ کاک مەلا بەختیارە چوونەوێ لە 79 جەنابی مام جەلالم لەو منطقەیە بینی بەڵام ئەگەر حسابێ بکەی مام جەلال دۆستێکی کۆنی ئێمە بووە چونکە لە شۆڕشی ئەیلول باوکم پێشمەرگە بووە علاقاتێکی باش تێکڵاوێکی باش لەگەڵ مام جەلال هەبووە ینیەوە نەبێ شتەکەمان تازە بوو بێ علاقاتی بنەماڵی ئێمە لەگەڵ مام جەلال علاقاتێکی تایبەت بووە باشە کاک شەخ ئەم وێنەی ترکە لە تەنی شوێنەکەی سەرۆک مام جەلالەوەی گەرباسێکیەوەمان بۆ بکەیت بەحقەت ئەو وێنەی جەنابی مام جەلال پێم وایە ئەوە ماڵی خۆمان بێت چونکە مام جەلال هەموو کاتێک هاتۆتە ماڵەوە هەم بۆ قەرەدا هەم بۆ ئێرە ساڵی جارێک دوو جار سەردانی کردوین هەر بەیادی کۆنیشەوە جگە لەوەی کە مەسەلەن بوونی من بە پێشمەرگە و تێکڵاو بوونەکە زیاتر بۆ ئائیلیەن لەبەرەوە مام جەلال هەموو کاتێ سەردانی کردوین ئەوە ماڵەوەیە کە جەنابی مام جەلال هاتووە ئەم وێنەی تەنیشتێ ئەوە بەڵێ ئەوە یەکێکە لەو جەنەڕاڵانەی لە ئازادکردنی عێراقا لە فرقەی سێ وازان فرقەی سێ ئەمریکیەکانە لە تکرید بوون کە لە عێراق ئازاد کرا جا ئەوە زۆر جارە هاتە سلێمانی و ئەمانە علاقاتێکی زۆر باشیە بوو لەگەڵ منە ئەوە جارێکی تر لە دەرەوە هاتووە و لە دەرەوە هاتوۆ سەردانی کردو و ڕسمەمان گرتووە یەکێک لەوێنەکان لەگەڵ مەسعود بەرزانیە ئەوەی لەگەڵ جەنابی کاک مەسعودەوە کاتێک بوو کە بۆ ئازادکردنی مووسڵ جەنابی داوای لێکردبوون کە ئێمە و کاتە شەڕی داعش بوو داعش بوو لە کەرکووک بووین داوای کرد کە هێزێک بەرین بۆ ئەوەی کە ئێمەش بەشداری بکەین لە ئازادکردنی مووسڵە چونکە عێراقیەکان و هاوپەیمانان داوایان کرد خەتی یەکەمی داعش هێزی پێشمەرگە ئەوە جێبەجێکە خەتی یەکەم بشکێنێ چونکە خەتی یەکەمیش مهم بوو جا ئەوە بوو لە ماوەیەکی زۆر کورتە هێزەکانی پێشمەرگە توانیمان ئەو جەبهە و سەنگەر و شوێنانەکە بۆ هێزەکانی پێشمەرگە دانرابوو بەگشتی توانیمان هەموو شوێنەکانی خۆمان بگرین و دەرگایە بکەینەوە بۆ هێزە عێراقیەکان کە بڕۆن بەرەو مووسڵ جەنجە لەوێت جەنابی کاک مەسعود هەم بۆ دەستخۆشی و بۆ پیرۆزبایی لە فەرماندەکانی هێزی پێشمەرگە لەوێ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی گرت و فەرماندەکانیشی کۆ کردبووە دیارە لەوانە ئەوش معنای خۆی هەیە لە ناو فەرماندەکانە منی لەگەڵ خۆی ئەم وێنەی کە تەنیا خۆتی وێنەیەکی کۆن و نەی خۆشتیشی لەسرە ئەو وێنە من کاتی خۆی ئامرکرد بووم لە قەراغ زۆر دڵمان خۆش بوو ئەوسایان و قەمسەڵەیە بوو قەمسەڵەی ئەمریکی خواخوامان بوو بەس قەمسەڵەیەکمان دەستکەوە قەمسەڵە لەوانەیە ئەو ڕسمە گیراوە بەڕاستی ئەوە لە منطقەی قەراغ گیراوە بەڵام نازانم چۆن کەوتۆتە ئەمن دوو ڕسم لە ئەمن بوو کە کاتی خۆی کاک عومەر فەتاح مەسئولی دەستگای زانیاری بوو کە ئەوراق و شتەکانیان هین کردبوو دوو ڕسمی دۆزی بوو هەردوو ڕسمەکەی بۆ ناردبووم ئەو ڕسمە و دەسوخەتە ئەوە لە ئەمن لێ نووسراوە کە ئەوە فلان کەس ئامرکردی هەرێمی پێنجی قەراغ ینی مەطلوبم بە کوردیەکەی ئەو وێنەیە پێم وە بێلێریان نییە ئەڵەن وێنەیەک هەیە زۆر تایبەت بۆلات بۆ ئۆبامات ناردووە بابەتێم وێنەیە ئەو ڕسمە بەحقت نازانم لەکوێ لامانە ئەو کاتە ئێمە هەندێک لە دایکی ئەو سەربازە ئەمریکانی کە لە عێراق شەهید بوون هاتنە ئێرە لێرە کە هاتنە ئێرە بەحقت ئێمە زۆر خزمەتمان کردن حرمەتمان گرتن ئەو شوێنانەی ویسیان بردمانن ڕسمیان لەگەڵا گرتین کە ڕسمیان گرتین دیارە ئەو ڕسمانە گەی بۆ دەست سەرۆکی ئەمریکا ئۆباما سەری ساڵ بوو من لە کەرکووک بووم تیمی ئەمریکەکان پێیان وتیان
ئێوارە لای ئێمەی کە تویشمە لایەنوتیان ئێمە ئەمڕۆ سەرۆک قسەمان لەگەڵاکە و هەم سوپاسمانەکە و دەستخۆشییان لێکات و ئەمانە لەو کاتەکە کاپتنەکەیان چوە ئەو دیوەهینی قسەی لەگەڵا کرد ئەو ڕسمەی هێنا دەر بۆ ڕسمە یەکسەر لێوە بووە نردووە لێرە ڕایان کێشە کە هێنان وتی سەرۆکەڵێت بە دەسوخەتی خۆی ئەو ڕسمم بۆ بنێرێ منیش سپاسم کرد و ڕسمەکەم کۆپیەکی نییە لە ماڵەکەتەوانە بڵێ کۆپیەکی نییە لە ماڵەکەتاوێنێ وەڵا هەمە بەڕەسم هەمە بەڵام نازانێ سەر لەکوێ بمزانێ پێشتر وایە بمدۆزێ شێخ ناتوانین بپرسین لە کەسایەتێکی وەکو جەنابەت بڵین ئەو شەڕانی کە بەشداری تێکردووە کامی زۆر ناخۆش بوو زۆر سەخت بووە لە ڕووە دەرونیەکەەوە لەوانەیە هەمووتان بڵێن شەڕی ناوخۆ لە هەمووی قورستر و ناخۆشتر بووە جەنابەت لە شوێنێک کاڵی شەڕی ناوخۆ ئێمەی چەندەها ساڵگەڕانەوە بۆ دواوە ئەگەرنا ئێمە ئێستا خاوەنی کیانێکی سەر بەخۆ بووین بۆ شەڕی ناوخۆ چیت هەیە بە حەقەت هەموو شەڕێ ناخۆشە لە هەموو شەڕێکە لە زۆربەی شەڕەکانە کەسێکی خۆشەویست و هاوڕێیەکی سەنگەر و خۆشەویستی خۆت لە دەستداوە لەبەرەوە هەموو شەڕێک ناخۆشە بەڵام ناخۆشترین شەڕ ئەگەر تۆ بێنی قێزەونترین شەڕ کە ئەوەی ئازارم بدات تا ئێستا شەڕی ناوخۆیە چونکە لە بەرامبەرەکەم کە کەسێک شەهید بوو بێ کە چوبی کوردی کابرایەکی فەقیر بووە هاتووە بۆ کوردایەتی هاتووە بۆ بە پێشمەرگە لە پێناوی میلەتەکەیە تەماشاکەی بە دەستی براکەیە کوژێ یا ئەو کەسەی لە تەنیشتی منۆ شەهید بووە تەشەهید بووە بە هەمان شێوە لەبەر ئەوە بە حەقەت شەڕی براکوژی شەڕێکی قێزەونە یعنی شەرمەزاریە هەر کەسێک لە شانازیکە بە شەڕی ناوخۆوە بڵێ لە فڵان شەڕا وا سەرکەوتم ئەو نەمگرت ئەو نەم کوشت بە حەقەتەوە شەرمەزاریە بۆ ئەو کەسە لەبەر ئەوە من هیچ کاتێک ئەوەی کە ئازار مەدا تا ئێستش بە حەقەت شەڕی ناوخۆیە کاک شێخ سوپاس دەکەین دەست خۆش بێت بەڵام درێژە بە گفتوگۆکانمانە دێنە شوێنی داوامکردنی ڕۆژانەی جەنابەت لە ئەنجومەنی باڵا پێکۆ گفتوگۆکانمان تەواوکەین جارێکتر سلااوان لەبێت لەگەڵ کاکشێخ ئێمە هاتوونەتە شوێنی داوامکردن و ئیشکردنی ڕۆژانەی ئەو درێژە بە گفتوگۆکانمان و بەرنامەکەمانە دێن کاکشێخ دووبارە سپاس بۆ تۆ زۆر جارەڵەن ئەوەی کەوا خەونە بۆ کەسایەتی سەربازیەکان لە هەرێمی کوردستان یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگەی و بوونیان بە سوپایەکی نیشتیمانیە ئەمە گەیشتووە بەچی ئەو سراعی لەناو وەزارەتی پێشمەرگەیە هەبوو پێشتر تاوەکو ئێستا بەردەوامی هەیە دیارە بە حەقەت ئێمە ئیمڕۆ لە شاغ نین ئێمە ئەمڕۆ هەرێمێکمان هەیە و بە پێی یاسا سەرۆکایەتی حکوومەتمان هەیە حکوومەتی هەرێممان هەیە پەرلەمانمان هەیە سەرۆکایەتی هەرێممان هەیە و موسساتمان هەیە لەبەرەوە ئێمە ئیمڕۆ پێویستی میلەتەکەمان و حکوومەتەکەمان پێویستی بە سوپایەکی پێشمەرگەی یەکگرتوو هەیە پێویستیمان بە سوپای حیزب نییە و پێشمەرگەی حیزب نییە دیارە پێشمەرگەی حیزب بە حەقەت لە شاخ لە کاتێکا کە مقاومەی کردووە و لەسەر مافڕەوەکانی میلەتەکەمان پێداگیری کردووە ئەم دەستکەوتانی کە ئیمڕۆ هەیە هی ئەو تەسعی و فیداکاریە کە کاتی خۆی لە شاخ پێشمەرگەی حیزب کردوێتی بەڵام مادەم ئەمڕۆ ئێمە حکوومەتمان هەیە یاسامان هەیە وەزارەتی پێشمەرگەمان هەیە بە حەقەت دەبێ هەموو هێزەکانی پێشمەرگە لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگە و خازە بن بۆ یاسا و ڕێنمایەکانی وەزارەتی پێشمەرگە هەمیشاڵەن ئەبێت بەڵام کەی هەرێمی کوردستانە بێت بە خاوەن سوپایەکی نیشتیمانی دیارە بە حەقەت ئەوە شتێکی ئەوەندە ئاسان نییە کێشە زۆرە لە بەردەمی ئەو یەکگرتنەوە بەڵام ئێستاکە هەنگاوەکان بە باشی ئەڕوا هەرچەنە ڕەنگە بتوانین بڵێن بە دڵی نەخەڵکەکەمانە و نەخۆمانە و نەهاوپەیمانانە بەڵام لە هەمان کاتیشا ئێستاکێ بە حەقەت بەرەو پێشچوونێکی بەرچاو هەیە لە وەزارەتی پێشمەرگە و قەرار بڕیاراتی باش هەیە لە وەزارەتی پێشمەرگە و بە تایبەتی کە ئێستاکە تیمەکە مستەشارەکانی هاوپەیمانان ئەمریکا بەریتانیا ئەڵمانیا هۆڵەندا ئێستاش فەڕەنسا و ئیتالیا شاتونەتە ناو وەزارەتی پێشمەرگە بۆ ریفۆرم و ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە من پێم وایە ئێستاکە هەنگاوەکان بە باشی ئەڕوات
و ئومێدێکی زۆر هەیە ئەمڕۆ بێسبەی بێ ئەبێ ئەو پرۆسەیە سەر بگرێت و جێبەجێ بکرێت ینی ناکرێ ئێمە سوپایەکی یەکگرتومان نەبێ و هێز لە ژێردەستی حیزبا بێ. پەیوەندی باش هەیە لەگەڵ هاوپەیمانان کاتێکەوە بەرپرسە منەکانیان سەردانی هەرێمی کوردستانەکەن لەگەڵ جەنابی شێت زۆربەی جار هەم سەردان دەکەن هەم کۆبوونەوە ئەنجامەدەن ئەوان چیاڵێن لەم بارەیەوە بە حقیقەت ئەوان لەگەڵ ئەوەن کە پێویست دەکات کە سوپایەکی پێشمەرگرتو هەبێ لە کوردستانە و خازر لێ بۆ یاسا و ڕێنمایەکانی وەزارەتی پێشمەرگە وە لە خیش بە هیچ جۆرێ لەگەڵ ئەوە نین کە هیچ حیزبێک هیچ هێزێکی چەکداری هەبێ. لەبەر ئەوە کە ئیمڕۆ وەک بۆم باسکردی 6 وڵاتی گەورە ئەمڕۆ لە وەزارەتی پێشمەرگە مستەشاریان هەیە بۆ جێبەجێکردنی ئەم بەرنامە جگەلەوە یادداشتنامەیەکی شەیە کە کاتی خۆی لە بینی وەزارەتی پێشمەرگە و لەگەڵ وەزارەتی خارجی ئەمریکا ئیمزا کراوە و ئەوانە سەخفی بۆ دانراوە ئەخیر سەخفی کە بۆ ساڵی 2026 کە ئەبێ بە تەواوی هەموو هێزەکانی پێشمەرگە بچنە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگەوە و هیچ پێشمەرگەیەک هیچ هێزێک لە دەروی وەزارەتی پێشمەرگە نەمێنێ. وڵاتی ئەمریکا بە دەرەجەیەک دێ پێم وابێت لەوەی کەوا زۆر جەخت لەوە کاتەوە هێزەکانی پێشمەرگەیەک بگرن وانە بەتەکیید زەختیان نەکردووە تاکو ئێستاکی بەڵام بەرنمەیان هەیە یاداشتیان هەیە بەشداریەکەن لەوەی کە چارەسەری کردنی کێشەکان لەگەڵ وەزارەتی پێشمەرگە نێڵانی ئەو ڕێگرانە کە هەیە لە وەزارەتی پێشمەرگە ئەوانە هەوڵەدەن و بە تایبەتی کە کۆبوونەوەی سێمانی هەیە شەژمانی هەیە ساڵانیش هەیە بۆ جێبەجێکردنی ئەو پرۆسەیە و زۆربەی کۆبوونەکانی کە ئەکرێت لە بۆ ئەو سەقفانە ینی بڵێن 3 مانگ بێ زیاتر ئەوە لە سەرۆکایەتی هەرێم لە ژێری شتافی سەرۆکی هەرێم کە فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستانە ئەنجامەدرێ. کاکشێخ خاوپەیمانان لە ئادای حکوومەتی هەرێمی کوردستان ڕازین. بەگشتی من ناتوانم بڵێم ڕازین بەڵام لە هەندێک شتا ناڕازین لە زۆربەی شتەکانی تریشا بە حەقەت ڕازین وەگەن هاوکار و یارمەتی دەریشن بۆ چارەسەرکردنی ئەو کێشە ناوخۆیانە و ئەو کێشانی کە هەیە لە بینی عێراق و هەرێمی کوردستانشا دەورێکی بەرچاوان هەیە بەڵام ئەگەر بڵێن وەڵا ڕازی تەواوەوە مبالغەیە. شێخ جعفەر شێخ مستەفا کەی لە بواری سەربازی دوورەکەوێتەوە ئیتر ئەڵێت هەموو شتێک باش بوو. هەر وەختی هەڕەشە نەما لەسەر هەرێمی کوردستان و هەرێمێکی ئاراممان هەبوو بە تاکید ئەو کاتە وەختی ئەوەیە کە بچینە ماڵەوە ئیسراحەتکەین و خانە نشین بین بەڵام هەتا هەڕەشە هەبێ لەسەر هەرێمی کوردستان کە ئەمڕۆی بینین هەڕەشەکان زۆرە من ئامادە نیم دوورکەمەوە لە هێزی پێشمەرگە. هەمیشە ناوبانگی جەنابەت بۆ شێوەیە ئەڵەن هەر لە مناڵیەوە زۆر کەسێکی هێمن و لەسەر خۆ بوویتە بەڵام کاتێککە چۆتی تەناو شۆڕشۆ کۆمەڵێک بەرپرسیارەتی سەربازی و ئەمنیت وەرگرتووە ئەمە تۆزێ دوورە لە یەکەوە باسێکی مەمان بە بکە. بەحەقەت زۆر گۆڕاکاری لەو شتا بەسەر هاتووە و بیلفعل لە منداڵیمەوە هەتاکو و بووشم بە هێزی هاتوون بووم بە پێشمەرگە یعنی زۆر کەسێکی لەسەر خۆ و هێمن و ئارام و بێکێشە و بێمەشاکیل بوو بەڵام بە حەقەت تۆ خۆتەزانی کە دەیتە ناو هێزێکی پێشمەرگە و لەو ظروفە معقەدانە و ئەم هەموو کێشە و مەشاکیلانە کە ڕوتیەکە بە تایبەتی ئەو کێشانەی کە ناتوانی وەک پێویست چارەسەری بکەی یاوەی وەک پێویست جوابی خەڵکەکە بدەیتەوە یا پێویستیەکانی کەسوکاری شەهیدە کەم ئەندامە ئەو کێشە و مەشاکیلانی هەیە بە حەقەت ئەوە تۆزێک وای کردووە معقەدیەک دروست بووە لەو هێمنی و لەسەرخۆیەوە گۆڕاوم بۆ جاری وا هەیە بۆ تووڕەبوونێک بەڵام بە هیچ جۆرێک ئەوە حقد نییە ینی هەر ئەو لەحزەیە یعنی زۆر جار لە پێویستی کردووە لە یەکێت و ڕەبم بەڵام دوای ئەزرخوایشم بۆ ناوە تۆ داوای لێبوردنیشم لێ کردو و ئەگەر قسەیەکشم پێوتوێتم حەزەکەی دەخسم پێ بڵێرم ئەمە کۆمنتێکە هی خەڵکە لە سەر جەنابەت دەڵێن ئێمە پەیوەندیمان بۆ نیە سەربەش حیزبێکە بەڵام هەمیشە گوێی لە هەموو کەسێک گرت و خۆی فەرز نەکردەوە بەسەر هیچ کەسێکە لە شاخیش هەروە بوو. بە حەقەت من خۆم کە بووم بە پێشمەرگە خاوەنی مەبدە و بیر و باوەڕ بووم خۆم بە خاوەنی قەزەیەک زانیوە یعنی ئەوە نەبوو بۆ خۆم بە مولکی حیزبێک بزانی بێ
من حزب بوسیلە ئەزانم بۆ گەیشتن بە هەدەف وەی کەتی نیشتمانیش کوردستانی بەنامەوە بەڕاستی ڕێخستنێکی پیرۆزە و سەروەری هەیە و مێژوویەکی پڕ لە سەروەری هەیە و لە مقاومەکردنە لەو دەستکەوتانی کە ئەمڕۆ هەیە لە هەرێمی کوردستانە. لەبەرەوە ئێمە ئەگەر خۆمان بەوە بزانین کە دەسەڵاتمان هەیە یا ئەگەر پێشمەرگایەتیمان بۆ مەجموعی خەڵکردووان نییە ئێمە بە حقیقت ئەبێ میلەتەکەمان هەمووی بە یەک چاو تەماشاکەین ئەوەی کە پێویستە ئەگەر جەریمەیەکەکە ئەدرێ بە دادگا نەک تۆ دژایەتی پێ بکەی یا نابێ بە هیچ جۆرە فەرق و جیاوازی بکەی لە بینی خەڵکی کوردستان. ئەگەر فەرق و جیاوازیت کرد بە معنای تۆ لە ئاسی ئەو دەسەڵات و حکومڕانیە نیت کە هی میلەتێک بی. لەبەرەوە من خۆم بەش بە حاڵی خۆم لە هەر شوێنێکا ئیش بکەم لە هەر جێگایەکە ئیش بکەم هەم دەرگاکەم کراوەیە هەم گوێرە هەموو کەس تێگرم و تاکو ئێستاکەیش لە ژیانمان تەماشای نەپرسیارم کردووە نە تەماشای سەرچاویشم کردووە بڵێم لە چه حیزبێکی یا ئەوەی پێم کرابێ کردومە و پێشم بکرێ هەرێکە. کاتێک کە باسی شەڕی داعشەکرێت هەمیشەڵەن شێخ جعفەر شێخ مستەفایەکێک بۆ لە فەرماندە دیارەکان لە کاتی شەڕی داعشە لە کاتی ئەو شەڕەیە جەنابەت لەکوێ بووی چۆن بەرگریتانە کرد؟ من لە کاتی ئەو شەڕە بدایەتی شەڕەکە وەزیری پێشمەرگە بووم بەڵام پاش ماوەیە کە هەڵبژاردن کرا و حکومەت تەشکیل کرا من لە وەزارەتی پێشمەرگە هاتمە دەرەوە فەرماندەی یەکەی هەفتا بووم. لەبەر ئەوەی کە فەرماندەی یەکەی هەفتا بووم بە تایبەتی ئەو میحوەرانەی کە دروست بوو لە خانەقین و هەتاکو ئەچێتە زێ کە 5 میحوەری لێ بوو تقریبا سەرپەرشتی ئەو میحوەرانەمە کرد. هەرچەند لە بدایەتی شەڕی داعشا چوومە منطقەی خانەقین وانە تاکو لەوانە توانیمان خۆمان بگرینەوەنە دوایی هاتمە کەرکووک لە کەرکووک لەگەڵ برادەرەکانە ئیتر بەڵام بەعام ئاگام لە هەموو میحوەرەکان بوو. کاک شێخ لە ژیانە خۆت بە قەرزارباری کێ زانیت؟ لە ژیانی خۆتا خۆت بە قەرزارباری کێ زانیت؟ کە سوکاری شەهیدەکانمان بە قەرزارباری یەکەم کە سوکاری شەهیدان دووەم خەڵکی دێهاتەکان و ئەتوانم بڵێم ئێمە قەرزاری هەموو خەڵکی کوردستانین بەڵام بە حقیقت لە پێش هەموو شتێکەوە هیچ شەهیدەکان کەم ئەندامەکان پێشمەرگەکان خەڵکی لادێ کە تۆ خەزانین خەڵکی لادێ ئەنفال کراوە کیمیایی لێدراوە و لە دوای ئەوە شۆکە بووین بە هاتوینەتە بووین بە دەسەڵات و حکومەت و هەرێمان هەیە بە حقیقت خەڵکی شارەکانیشمان هەر هەمووی پریشکێکی بەرکەوتووە. لەبەرەوە ئەتوانم بڵێم بە گشتی قەرزاری هەموو خەڵکی کوردستانین بە بێ فەرق و جیاوازی بە هەموو چین و توێژەکانیەوە بەڵام ئەگەر تایبەتمەندێتیش ئەوانە بە حقیقت نەمە بگەڕێنەوە سەرۆ بابەتە بەڵام لە شوێنە کاڵی خۆم بە قەرزارباری خات و پرشنگ خاڵی خۆش بە هاوسرت ئەزانیت وەکو ئایلە ئەگەر حساب بکەین من زۆر قەرزاری ئەوم یەک لە ظروفێکی زۆر سەختە ئەو هاوسەرگیری لەگەڵ من کرد کە هیچ کەسێک نەیەتوانی ئەو هاوسەرگەری بکەوە کە سوکاریشی هیچ کاتێ ئامادە نەبوون کە کچەکەیان بدەن بە پێشمەرگەیەک لە دوو ڕۆیەکی هەڕەشەیەکی گەورەی حکومەتی عێراق ئەو کاتە کە دەستی ئەگەیشتە هەموو جێگا و هەموو شوێنێک و هەر کەسێک یارمەتی پێشمەرگەی بدایە نەکو ئەو پێشمەرگەی لە ماڵیان نانی بخواردایە ئەوەی گر نەکو کچێکی بدا بە پێشمەرگە لە لایەکی تریشەوە بە حقیقت هەموو لەحظەیەک ئێمە معرەز بووین بۆ ئەوەی کە بۆ شەهید بوون چونکە زۆر لە ظروفێکی سەختا بوو یعنی بۆیە لەبەرەوە بە حقیقت اینجا جگە لەوەی ئەو وەضع قورسانی کە ئەو بینیوێتی لەگەڵمانە و تەحملی کردووە چێ دووریم لە لیان و مەسەنجاری وابە من لە دەشتی هەولێر بووم بە 6 مانگیش نەگەڕاومەتە ماڵەوە بڵێن لە ئەنفالەکانە زۆر ئەرکی قورسی لەسەر بووە کە چوینەتە ئێرانیش ئاوارە بووین لەوێش دووبارە ئەرکە لە هەموو ڕوێکەوە اینجا ئەو مناڵانی کە هەیە بە حقیقت یەک مناڵ لەو مناڵانە من لێ مەسوول نەبووم ئەو لیان مەسوول بووە بە خێوی کردوون تربێتی داداون پێی گەیانون تاگەانێتی ئەو وەزعی کە ئێستا چێ ئومێدت بۆ داهاتووی هەرێمی کوردستان چییە؟ ئومێدی تۆ بۆ داهاتووی هەرێمی کوردستان چییە؟ من داهاتووی هەرێمی کوردستان ئاسۆیەکی ڕوو نەبینم بۆ کورد و پێم وایە کورد لەم ڕووداوانەی کە ئەمڕۆ هەیە لە مەنطقەکە مستەفیدی یەکەم کورد دەبێت و پێشم وایە کورد
داهاتوویەکی زۆر باش چاوەڕوانێکە. چی تێ بۆ کەرکووک؟ کەرکووک شارێکی کوردستانیە وە کەرکووک بە هیچ جۆرە ناکرێت تەنەزول بکەین لە کەرکووک بڕە بە حەقەت. کەرکووک هەم خوێنمان زۆر لەسەری داوە، هەم ژمارەی ئەتوانم بڵێم زۆرترین ژمارەی شەهید لە شۆڕشەکانی کووردا کەرکووکیەکانن. لەبەرەوە بە حەقەت کەرکووک شارێکی کوردستانیە، شاری پێکەوە ژیانە، ناڵێن شارێکی ئەتوانین بە سلێمانی بڵین شارێکی کوردیە، بەڵام ناتوانین بە کەرکووک بڵین، چونکە کەرکووک ئەنواع پێکاتی تایە، عەرەبی تایە، تورکمانی تایە، مەسیحی تایە، ئاسووری تایە، ئەنواع ئەدیان و ئەخوامی تایە. لەبەرەوە بە حەقەت کەرکووک شارێکی کوردستانیەوە بە هیچ جۆرێکیش تەنەزولی لێ ناکەین و هەر کەسێکیش تەنەزولی لێ بکەوە خائینە. دۆخی ئێستای کەرکووک تا ڕادەیەک باش بوو و جێگری سەرۆکی هەرێم پێت وایە کەوا باشترە بێت؟ ئێستا وەتی کە مەسەڵەن بڵێن محافزی کەرکووک بۆ بە کوردێک ئەیبینین بە حەقەت نەشاتێکی باشی هەیە و بەبێ فەرق و جیاوازی ئەمڕۆ لە کەرکووکە وەکو کەرکووکیەک و بۆ کەرکووکیەکان کارەکە. لەبەرەوە ئەگەر ئەو وەزعاوە بەردەوام بێ من ئومێدم هەیە باشتریش بێ و لەو ڕووداوانیشی کە ئێستا هەیە لە مەنتیقەکە پێم وایە کەرکووک وەزعی باشترە بێ. پێشمەرگایەتی چی بە شێخ جعفەر شێخ مستەفا بەخشیوە لە شوێنە کاڵی هیچی لێ نەسەن و بەڵام کۆمەڵێکشی زۆری پێبەخشیەوە؟ چی پێبەخشیوە؟ پێم وایە گەورەترین سەروەری ئەو ناوەیە کە وەرم گرتۆ کە پێمەڵێن پێشمەرگە. ئەمە بە حەقەت سەروەریەکی گەورەیە. شتێکی تر کە شانازی پێوە بکەم، هەموو ماندووبوونێک و مخەباتێک و تەسحیە و فیداکاریەکەم ئەوەیە کە بۆ میلەتەکەم بووە بەڕاستی. یعنی کە ئینسان مەسائلی نەتەوەی و نیشتیمانی، یعنی ئەو شعورێکی زۆر بەرزە و ئەوە بە حەقەت بە دەستکەوتێکی گەورە ئەزانم. جگە لەوەی کە کۆمەڵی ڕەفیقی باش لە ناو هێزەکانی پێشمەرگا پەیدات کردووە، جگە لەو عەلاقاتی کە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان، چونکە من بە حەقەت پێشمەرگایەتیم هەر لە مەنتیقەی خانەقینەوە پێشمەرگە بووم تا زێی گەورە وەکو پێشمەرگایەتی و لە دوای ڕاپەڕینیش و پەیوەندیەکی زیاتریش لەگەڵ مەنتیقەی دووهۆک و ئەوانە هەیە. ئەمانە هەمووی دەستکەوتی گەورەن لە پێشمەرگایەتیە. بە حەقەت پێشم وایە ناوبانگێک کە ئەمڕۆ ئەگەر هەمان بێ خەڵکومان تێبکە، ئەوە هیچ شەهیدەکان و وی کەم ئەندام و پێشمەرگە و میلەتەکەمانە، چونکە هیچ کەسێکمان ئەو کەسە نین بەتەنیا بتوانین ئەو ناوبانگەیە ئەو مەکانەی پێیاکەین. یعنی ئینسانە بێ بە حەقەت شانازی بۆ شانازیش بۆەوەکەم بۆ یەک ڕۆژ لە پێشمەرگایەتیدا نەبڕەوەم، بۆ یەک لەحزەیش سرم بۆ دوژمنان و داگیرکەرانی کوردستانی شۆڕ نەکردو. کاکشێخ هەمیشە لەگەڵ ناوی تۆیە باسیەوە کەناڵێن کەسێکی سادە و خاکیە. جەنابیش دەڵێ دەمە لە باوکمانەوە بۆمان ماوەتە هەراوە پەروەردەکراوین. ئەو تەربیەتێک کە هەمان بۆ لە ئایلە هەر لە مناڵیەوە بە حەقەت ئێستا شەرعینەن بەعینە نەهجەڕم، یعنی هیچ کاتێ لە خۆم ناگۆڕم، چونکە پێشم وایە بەرامبەر بە کێ سادە نەبی، بەرامبەر بە کەسوکاری شەهید، بەرامبەر بە پێشمەرگە، بەرامبەر بەو خەڵکانی کە هەر هەمووی لەم شۆڕشات زەرمەند بۆ و تەسعی داوە و خوێنی داوە، بەرامبەر بەمانە سادە نەبی، ئەی بەرامبەر بە دوژمن خۆت بە گەورە بزانە. بەڵام حەق نییە کەسمان بەرامبەر بە میلەتەکەمان خۆمان بە گەورە بزانین، یا دەرگایان لەبەرداخین، یا جوابیان نەدەینەوە، چونکە هەر کەسێکمان هەر مەکانەیەکمان بێ خوێنی شەهید و خەبات و ماندووبوون و تەسعی فیداکاری میلەتەکەمانە. کاکشێخ سپاس دەکەین، خۆشحاڵ بین کە میوانی بەرنامەکەمان بووی چیت هەیە لە کۆتاییە بڵێیت. سپاس بۆ ئێوەش شیوای سەرکەوتن بۆ بەرنامەکەتانە خوازم دەستخۆشیتان لێ یەکەم، جێگا دەستان دیارە بە حەقەت وایە هیوادارم ساڵ بە ساڵ زیاتر گەشە بدەن بە بەرنامەکەتان و بەرفراوانتریکەن و ئەوەی ئومێدی من بێ، داوای من بێ. هیوادارم هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی یەکێتی و پارتی ئەو وەزعی ئێمڕۆ ببینن، ڕووداوەکان ببینن، هەوڵ بدەن یەکێتی، یەکریزی، تەبایی، برایەتی
دروست بێتەوە لە ناو میلەتەکەمانان چونکە بە حقیقەت ئێستا لەو ڕوانەوە وەزێکی باشمان نییە بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی هەموو ئەو هەڕەشان نەبینەوە کە دێتە سەر هەرێمەکەمان و سەر ئەم دەستکەوتانی کە ئەمڕۆ لە کوردستانە هەیە بتوانین بە یەکێتی و تەبایی برایەتی ئەو ناوچەدا بڕەوانان بگەڕێنەوە سەر کوردستان و میلەتەکەمان ئاسوودە بکەین و کوردستانێکی یەکگرت و یەکخەینەوە. زۆر سپاس دەکەین. سپاس بۆیش کە بینەر بوون تاکو و بەرنامەیەکی تری بیرۆری خواتان لەگەڵ.